کەس لە کەس باشتر نیست. هەموو کەسێک ئامادەیە قوربانی قورسانە بدات هەتا بتوانێت سەرکەوتوو بێت. وشەی سەرکەوتن وات لێ دەکا کە هیچ تامێک لە ژیان نەبینی. لە ژیانی خۆت لە شتێک زۆر ترست هەیە. پێم خۆشە بەتەنیا بم ترسم لەمە هەیە کە ئەوەندە ئارام بەخشە کە چوویە ناوە ترسم لێی دەرنێ. هەموو سەروەت و سامانی ئەو دنیایت بدەنێ بێن ئەوەی لە بەرامبەردا بن کامی هەڵدەم ژێری. ئەزانی ئەم دەفتەرە ئەم 26 ساڵە چەند بەرزی نزمی دیتەوە چەند ناخۆشی دیتیوە. کەکشێوان هەز ناکەیت ئێستا کاتیەوە هاتووە کابانێک لە ناوماڵەکە زیاد بکەیت. کوڕە ناوە نازم خەڵک ژنهێنانی زۆر بە ئاسان وە من وە بە ئاسانی نام. لێرە 10 ساڵی کاکشێوان مزوری سێری ئەو ڤیدیۆیەکە ئەوە بوو ئێستاوام لاتوە تا مەزروم بگەمە ئەو ڕۆژەی 18 ساڵی تر بێم سەیری ڤیدیۆکە خۆم بکەمەوە کە چۆن بیرم دەکرێت. من باوەرم بە گۆڕان نییە باوەرم بە بەرەو پێش چۆن هەیە. بێ کڕستە پێم بڵیت ژیان فێری کردم بۆشایەکە. تو دەتوانی دەوڵەمەندترین کەسی دنیاوی بێ ئەوەی بە پارە دەوڵەمەند. ژیان کورت من بۆ هەر ڕۆژێ خەم لە شتێک بخۆ. یەک دنیا پارەت بخەنە بەربەست بڵێن ڕۆژەیەک بەدڵی خۆ دروست بکەن لە بۆ خاکی کوردستان. گرنگترین شت هەروەردەی حکومی بەرەو پێشتر دەبێت. هیچ شتێک بۆ وڵات لەمە گرنگتر. ساڵتان لەبێ بینەران و بیسەرانمان لە دوای ماوەیەکی زۆر دووبارە گەڕاینەوە لاتان ئەمجارە بە نەفەسێکی زۆر درێژ پشتیوان بەخوا تاوەکو ماوین بە شێوازێکی زۆر جیاواز لەگەڵتان دەبین. ئەمڕۆ لە سیزنێکی نوێ لەگەڵتانم بە خۆشحاڵیەوە لەگەڵ میوانێکی زۆر عزیز کە باسی سەفەر کتێب عقارات هەندەسە ئەو بابەتانە دەکرێت. شخصێکمان دێتە بیر طبعاً سەروی هەر هەمووی کەشخەیی تحفەیی لەو کەسایەتێدا بە دیار دەکەوی و لە هەمان کاتدا چەند باسێکی زۆر تایبەت دەکەین لەسەر بابەتی سەرکەوتن پێکەوە ژیان وەروەها دیسپلین و لە هەمووی گرنگتر باسی هەندێک بابەتی قوڵ دەکەین. سەرەتا بە خێراتنی دەکەم کاکشێوان مزوری. سپاس دەکەم کاکە عەبدوڵڵا سپاس دەکەم خۆشحاڵم کە لێیە. خۆشحاڵتر بووم کە لەوە خێرات. سپاس مەمنون. حاڵتان من هەمیشە باشم. خاوە زیاد بێ وێت دەکەم زۆر باشتر بم. سپاس دەکەم مەمنون. ژیان چۆن دەڕۆە؟ ژیان هەتا ئێستا باشە دوو یاریمان بردووتەوە جارێ ئێستا ژیانی من پەیوەستە بە مۆندیالەوە زۆر باشە هەتا ئێستا باش دەڕوە. مۆندیال چۆن دەڕوە؟ مۆندیال هەتا ئێستا بە دڵمانە. چەند گۆڵتان کردووە؟ 4 گۆڵ ئەمپاپێ کردوێتی. ئەمپاپتە فەڕەنسا چەند ئەمپاپێ گۆڵ بکەوە زەمان باش. ومێد دەکەم بچنە کۆتاییەکان بەڵام نەیبەنەوە. با نەچین باشتر چکە ئەو ژانەمان دیتوە با نەیبینینەوە دووبارە. مۆندیال 2022 چوونە نیاییەمان بردەوە. بەڵێ سۆ نامەوەشتە دووبارە بیتیان بە لە دەوری یەکەم دەربکرێن یان با نەچنە نیایی و بدۆڕێنین اینجا خاص لەگەڵ مێسی. زۆر سیر دەکەم. زۆر سیر دەکەم. هەموو یاریەکان هەموو یاریەکی فەڕەنسا سیر دەکەم. فەڕەنسا و ریال مەدرید. لە ڕێال لای منی بەڵام لە فەڕەنسا بەداخەوە کێشە نیە مادەم لە ڕیال بەیەک دەگەین کێشە نیە. فەیس و سیماشان هەر ڕیال مەدرید ئەوە دەکاتش ئەوە هەیە دەڵێ سیماهم فی وجوههم. واز لە مۆندیال بێنین لەم دوایانەدا تەوان کۆمەڵێک ڕوودا و دنیا جیهان هەر هەمووی بەخۆیەوە سەرقاڵ کرد. زۆر ڕووداوی جیاواز ڕووی ینی هەتا گەیشتووە کارەوەی کە نەک بەس جیهان بگرە هەموو شار و شارۆچکەیەکی هەموو شوێنێکی گرتبووە جا ئەوەی پەیوەندیدار بوو بە شوێنەکە و ئەوەشی پەیوەندیدار نەبوو بە لۆکیشنەکە یان ئەو شوێنە شەڕی ئەو شەڕەی کە کۆتایی ڕوویدا لەم چەند مانگەی پێشووتر ئەوان تەسیری لە هەموو شتەکان کردبوو. حەز دەکەم لەوە دەست پێ بکەم کاک شێروانجان لەو حاڵەتانە کەسێک وەکو جەنابەت چ بیر و بۆچوونێکی هەیە لە بوو گەنجێک کە مەلەل دەبیتن لەو حاڵەتانە کە وەز هەموو شتێک دەینی وازە زانێت کە ژیان لە دوایەوە کۆتایی پێدێت و تاو ینی هیچ هیوایەک هیچ ئومێدێک هیچ هەدەفێکی نامێنێ یەکسەر ستۆپ دەبیتن لەو حاڵەتە. ئێمە چی بکەین بتوانین زۆر زیاتر لەو حاڵەتانە بێستر بین لەو حاڵەتانەیە کە لە ژیانی
ڕوتینی نۆرماڵین چونکە ئینسان بتوێنێتەوێ لەو حاڵەتانە هێزەکەی بەدیار دەکەوێت زیاتر. من هەموو جۆر دەڵێم من باسی سیاست و باسی هەندێک باسی کۆمەڵاتی و هەندێک باسی نەتەوەیی و باسی ئاینی و هەندێک ئەو باسانەی کە یعنی بە عەرەبیەکە دەڵێن حەساسن باسییان ناکەم بەعام بەس یان دەڵێم خۆم لەم بابەتانە دوور دەخەمەوە یان دەڵێم جا چ من ڕابتێکم بە شەڕەوە یان چ ڕابتێکم بەم کێشانەوەیە کە ڕوو دەداتن لە بینی وڵاتەکان و لە بینی سیاسیەکان و لە بینی ئەحزابەکان و لە بینی نەتەوەکان و کەمیە و زۆرینەوە ئیلە ئاخری بەس لە کوتاییدا دەڵێم تەئسیری لە کاریگەری لەسەر ئێمە هەیە وەکو گەنجێک وەکو هەر کەسێکی تر کە لەو خاکەدا دەژیتن لە هەولێر دەژیتیان لە کوردستان دەژیتیان لە عێراق دەژیتن هەر شتێکی کە لە دەوروبەرمان ڕۆ بداتن بتوێنێتەوێ کاریگەری لەسەر دەروونت هەیە کاریگەری لەسەر کارت هەیە کاریگەری لەسەر هەڵس و کەوتت هەیە لەسەر خەڵک کاریگەری لەسەر هەموو شتێک دەکاتن بە حکمیەوەی ئێمەش لێرە دەژین بە حکمیەوەی کە لەو ماوەی کە ڕوویدا لە ماوەی ئاخی زۆر شت ڕوویدا وەکو شەڕی ئێران و ئەمریکا وەکو چەندەها کێشەی تر و ئیترها ئیڤێنت لە دوای ئیڤێنتەوە بوو کاریگەری زۆری هەبوو لەسەر ئێمە اینجا دەبێنێتەوە سەر ئەوەی ئایا ئێمە وەکو گەنجێک چون ڕنگداناومان بووی دەبێتن ئایا خۆمان بێدەنگ دەکەین یان زۆر جار خەڵک داوات لێ دەکە کە قسەیەکە هەبێتن کە باسێک بکەین مەسەلەن نەک بچم تەحلیلێکی سیاسی بکەم بەس مەسەلەن باسی ئەوەی دەکەم کە چ تەئسیرێکی بوو ئێمە هەبوو وەکو گەنج خاص مەسەلەی ئیش و کار زۆر جار کە شەڕ لە شوێنێک دەست پێ دەکاتن ئیش و کار هەموو ڕادەوەستێتن هەمووان تووشی مەلەل دەوین وەکو جەنابتان باستان کرد بەس من هەموو جارە یەک قسە دەکەم دەڵێم ئەمە لەمە خراپترمان بینیوە من هەموو جارێ بەم کارتە دەبەمەوە چکە بەجددی بە خراپترمان بینیوە ئێمە داعشمان دیت کۆڕۆنامان دیت کاکە هەولێر و کوردستان بەعام یعنی ئەو مەنتەقەی خۆمان لە ناو عێراقیشدا بگرە بە پارچەکانی تری کوردستانیش ئەمە لە قەدیمەوە هەتا ئێستا هەر شەڕ و شت و ناخۆشیمان بینیوە تێدەگەی فبوو ئێمە شتێکی نوێ نییە فکە شەڕێکی وا ڕوو دەداتن ئێمە چاوەڕە ناکەین کە چیمان بەسەر دێتن دەڵێم زانن کەی کۆتایی دێتین تا دەست بە ژیانەکە بکەینەوە و لە ئێستاشدا چی بکەین پلانی بۆ دادنێ فمن هەموو جۆرە لەو کاتانەدا ڕاستە بێتاقەت دەبین تۆزێک بەس ڕاش ناوەستی ئیتر ئەو کاتە تەرخان دەکەین بۆ ئەوەی کە شتێکی تر بکەین یان شتێکی تر فێر بن ئەگەر ئیش و کاریش نەمینێتن ئێمە هەر لە ماڵین مادەم لە ماڵین وەرە با شتێکی نوێ فێر بن ئیتر ئینتەرنێت هەیە هەر شتێکی لەم دنیا بتەوێت هەیە ئەم سێ چوار مانگەی کۆتاییە ئەم شتەم کرد شتێک هەبوو ئەوهای لێ دەکردی کە پوشت پێ بکە لەو چوار مانگە کتێب سەفەر نەمابوو کتێبەت هەبووە بۆ نمونە هەندێک شتی ترت هەبووە بەڵام ئینسانی وا هەبوو لە ماڵەوەش ینی دەستی بۆ هیچ شتێک نەداڕۆیشت بە شتێکی زۆر سادت بوو باز بکەم من زۆر جار کە فڕۆکەخانەکان دادەخرێم هەندێک جا دڵم خۆش دەبێتن دەڵێم پارە خەزن دەکەم ناکە جە هەرواشە باوەرت هەبێتن یانی ئەگە فڕۆکەخانەکان لەو ماوە کراوە بۆنە لەوانە من سێ چوار سەفەرێکم کرد بە ئەمە شتێکی زۆر بچووکە کە وەکو گەنج مەسەلەن ئەمە دەتوانین حتا لە شتە ناخۆشەکانیش چەند دەرفەتێکی باشمان بوو بێتە پێش پاشانش من لە ماڵەوە دابنیشم هیچ شتێک نەکەم هەر خۆی لە خۆیدا هەز بە مردووی دەکەم هەست ناکەم کە زیندۆ بە هەر حاڵەتێکی شەڕ کە ڕوو بداتن تو چەند دەرگایەکەت لە بەرامبەردا دەخرێتن تەرکیزت بۆ چەند شتێکی تر دەچێتن دەڵێ من کاتم هەیە مادەم من کاتم هەیە مادەم بە هیچ شتێکی تر سەرقاڵ نابم بە هەموو تەرکیزی خۆم بخەمە سەر فلانەشت منیش لەو ماوەدا هەموو تەرکیزی من سەیری چەند دیکومنتاریەک سەیری چەند زنجیرە درامایەک چەند پەرتوکێک ئیشیشم دەکرد ئیش بەردەوام بوو لەگەڵ ئەوەشدا کۆنتێنتم دروست دەکرد لەسەر سوۆشیال میدیا ئەم کۆنتێنتانە گوتم ڕۆژێک دێ ئیشی خۆی هەر دەکات تەمامە زۆر جار مەسەلەن گاڵتەمان دەگە دەمان گوت تەئسیری شەڕ و درۆن و ساڕۆخ چ دەبێتن لەسەر عەقارات و ها ئیتر هەوڵمان دەدا کە ئەم شەڕە ببەستینەوە بە ژیانی ڕۆژانەی خۆمان وەکو گەنج وەکو کەسێک کە لەناو بواری ئیشکردندایە وەکو کەسێکیش کە لە سوۆشیال میدیادایە زیاتریش هەوڵم دەدا وەکو تەنز بەکاری بێنم تاکو تۆزێک مۆرال بەرز بکەمەوە ها تۆزێک ها لەم بێتاقەتیە دەرپێ دایم ئەو پەیامەم هەبووە کە حتا لە کاتی شەڕێشدا بە پێکەنینەوە بین تەنز لێ بدەین
گاڵتە بکەین خەڵکێک لەوانە بڵێتن کاکە ئێوە ئیشەکان بە جدی وەرناکەن ئەگەر باشەوە دانیشتم لە ماڵەوە دەستم بەگریان کە چی استفادێکی هەیە هیچ استفادەی نییە و شەڕەکەمان وا بەڕێ کرد ئاگدار بووم درۆنەکان وەکو ئەوەی مۆزیقا مۆسیقاون هەر بەچ لێ ڕاتیون یعنی ئەگەر ڕۆژێک درۆن نەبا دەمانگوت ئەمە چ شتێک قەوماوە هیچ شتێک نییە یعنی ترسەکە لە دڵماندا نەماوە بەڕاستیەکەی بەداخەوە کە چەند شەهیدێکماندا بەداخەوە کە زیانی گیانی و مادی هەبوو بەداخەوە کە شەڕ وایە تر بەو هیوام دووبارە نەبێتەوە چیتر شەهید نەشێوان ئەمە و لایەنەی جەنابەت دەبینین کە لە سوۆشال میدیا لە هەندەسە و لە ئەقارات و لە بینایەکان لە ئیشە تیجاریەکان لەو شوێنانە جەنابەت دەبینین بەڵام حەز دەکەم ئێستا لایەنێکی تر بزانین چۆنە چ لایەنێک دەتێ بزانین کاتێک کە سێریاوێنە دەکەیت ئەو شێوە مزوریەیە کە لە سوۆشال میدیادا هەیە ئەو شێوە مزوریە کە بەتەنێش هەیە هەموو کات نە هەموو کات نە هەموو مرۆڤێک ئەکتەرە چ لەسەر سوۆشال میدیا بی چ لە ناو ماڵەوە بی هەموو مرۆڤێک دەبێتە ئەکتەر کاتێک دەکەوێتە بەرامبەر کەسێکی تر جا ئەو کەسە چ دایکە چ باوکە چ خوشکە چ برایە چ خێزانە چ دۆستە چ هاوپۆلە چ هاوپیشەیە مرۆڤ دەبێتە ئەکتەر من ئێستا کە لە بەرامبەر تۆم ئەو منە نیم کە لە ماڵەوە بەتەنیا فەمە شتێکی ئاساییە منێک کە لەسەر سوۆشال میدیام مەسئولیەتەکەم زۆر زیاترە لەوەی کە بەتەنیا لە ماڵەوە بم کەواتە لەو کاتەدا یان لەو ساتانەدا من نابێ هەموو قسەیەک بکەم من نابێ هەموو عەتف و بیر و بۆچوونێک دەربەخەم یان پێشانی بدەم یان باسی بکەم چونکە تو بینەرت هەیە تەمامە بینەرت هەیە کە هەریەکە و بە جۆرێک بیر دەکاتەوە هەریەکە و باگراوندێکی هەیە هەریەکە و ئاینێکی هەیە هەریەکە و نەتەوەیەکە تو هەر قسەیەک کە دەکەی هەست و سۆزی خۆت دەردەبڕی لەسەر بابەتێک کاریگەری جیاوازی دەبێتن لەسەر هەر یەک لەمانە هەمویان بە یەک شێوە وەری ناگرن کەواتە لێرەدا تو دەبیتە ئەکتەر تو دەبیتە ئەکتەرێکی دیپلۆماسیش تو چەند کەسێک عاجز دەکەی چەند کەسێکیش دڵخۆش دەکەی کە زۆر ئەستەمە بتوانی هەمووشان ڕازی بکەی کەواتە هەمومان ئەکتەری منیش ئەکتەرە و ژانێکی زەحمەتە ژانێکی ئاسانیە چونکە من لەوانە 90,000 فۆلۆوەرم هەبێتن زۆر جار قسەیەک دەکەم لەو 90,000 20,000 قبوڵی ناکات 70,000 قبوڵی دەکات زۆر جار دەمەوێت ڕای خۆم لەسەر بابەتێک دەرببڕم زۆر بە ئاگاداریەوە باسی شتەکان دەکەم دەڵێم نەوەک هەستی کەسێک بریندار بکەم کە لەوانەیە کەسەکە دیانەتەکە ئیسلام نەبێتن کریسیان بێتن یان کریسیان نەبێتن یەزیدی بێتن یان یەزید نەبێتن ئاینێکی تر بێتن بیر لە هەموو شتێک دەکەمەوە 5 جار 6 جار بیر دەکەمەوە پێش ئەوە شتێک بنووسم بەس ئێمەش مرۆڤین هەندێک جار لە کاتی خۆشیان لە کاتی ناخۆشیان لە کاتی عاجزیدا ڕاستە و خۆش شتێک بڵاو دەکەینەوە پۆز دەکەین و خەڵکانێک عاجزتەرن بەتەئەکید ئەو کەسە نیم 100% ئەوەی کە لەسەر سوۆشال میدیا لەوەی کە بە تەنیا بم لە ماڵەوە بەس زۆریش لە یەک دەچین کە ئەو کەسەش نیم نەک لەبەر خۆمە لەبەر خاتری ئۆدیەنسەکەمە واضح هەیەستا جوان سپاس دەکەم حەز دەکەم لەوە دەست پێ بکەم خەریتەی بوچ خەلیفە و ئابزام جەنابەت دادناوە کام بوچ خەلیفە ئەوەی هەولێر لە ساڵی 1999 بچینە ساڵی 99 لێرە اینجا 98شم هەبوو بەس ڕسمەکانم مایە دەفتەرەکانم نەمایە ئەمە بین ئەمە بین ئەمە 99 ئەمە هەوە ئەوە ئەوەیە ئەوە کەونترین سکێچی منە کە تا ئێستا ما بێتم لێرەدا تەمەنم 9 ساڵ بوو ساڵی 99 ئی 98 شما بۆ ڕسمەکانمە بەس دەفتەرەکانم نەمایە وێنانە چی دەگەینێت بۆ تۆ کاکشێوان هەموو دنیای تۆیە هەموو ژیانی تۆیە ئێستا بێن
هەموو سەروەت و سامانی ئەو دنیاەت بدەنێ هەموو سەروەت و سامان ئەو دنیاە بە کاملی گۆی زەویەوە پێن ئەوەی لە بەرامبەردا بنێن کامی هەڵدەبژێری من ئەگەر ئەوانم لە دەستدا یعنی من خۆم لە دەستدا تاکە شتێک کە من بە منداڵی منەوە بە یادکاریەکانی منەوە دەبەستێتەوە ئەمانە تاکە شتێک کە بە مندەڵێتن تو لە 8 ساڵیەوە ئەم خەونەت هەبوو ئەم ئارەزۆت هەبوو ئەم ڕسمەیە کە پێم دەڵێتن من لەوانەیە مەسەلەن ئێستا 35 ساڵم قات و ڕیباتێک لەبەر دەکەم سەفەرێک دەکەم شتێک دەکەم زۆر شت لەبیر دەکەی کە دێمە و ماڵەوە ئەو لەسەر مێزەکەم ئاوە سەیری دەکەم دەڵێم ئێستا دەزانم من کێم تێدەگەی یعنی تاکە شتێک کە ئەمە هی خۆمە شوناسی خۆتە شوناسی خۆمە هەویی خۆمە چکە بەبیرم دێتن کە لە مەکتب داهاتمە باوکم نەیدەشت ئەم ڕسمانە بکەم تا واجبەکانم هەمووی تاوانەکەم هەمووی نەخوێنمەوە دەرسەکانم اینجا دەگوت ئێستاوەرە ڕسمەکانت بکە فمن دائما دەفتەرێکم تەوا دەکرد دەفتەرێکی تم دروست دەکرد دەفتەرێکم تەوا دەکرد دەفتەرێکی تم دروست دەکرد ئەمانە بووم زۆر تایبەت چۆن حەزی هەندەسە و حەزی عقاراتت بۆ دروست بوو لە بیدایەتەوە پێش 9 ساڵ من چ شتێک وای لێ کردی کە بڵێ من تاوە ینی لە منداڵیەوە ینی ئەوە شتێکی زۆر شتێکە ینی جورئەتی دەیە بەڕاستی لە منداڵیەوە بتوانێت و ئەو هەدەفەدا بنەی چکە خەڵکەیە تا دوای 20 ساڵەکانیش تا دوای 30شمان هەیە نازانێت ڕێگای خۆی چییە من ئەو کاتی کە منداڵ بووم بەبیرم نایەتن چۆن حەز و ئارەزم بوو ڕسم کێشان دەستی پێکرد بەس هەر هەبووە لەوەتێ بەبیرم دێتەوە لە 6 ساڵیش ئەو خولیام هەبووە وەکو خەونێک دێتەوە یادم تێدەگەی هەر ئەو وەختی یەکەم شت کە حەز و ئارەزوویەک و خەونێکم هەبێت وتومە ئەبمە بە ئەندازیار بە تەلارساز ئەمە لە 7 ساڵیەوە ئەم خەونە لەگەڵ مندا بووە نازانم چۆن هەر لە خۆیەوە یعنی شتێکە سەری هەڵدا و دەستی وێنە کێشانم هەبوو ئەو کاتی بەس مەسەلەی کڕین و فرۆشتنی خانوبەرە ئەمە شتێکی زۆر نوێیە وەکو پیشە بەس وەکو فرۆشتن هەر لە منداڵیش فرۆشتنم کردووە گولە بە ڕۆژم فرۆشتووە جارێکی تریش لە لێقایەکی تر لە باسم کردووە ئەم ڕسمانم دروست دەکرد دەمەم پێچایەوە گولە بە ڕژمە لە ناوی دەکرد و دەم فرۆشتە جیرانەکان ئەوەشم کردووە بەس خولیای وێنەکێشان هەر هەبووە لە منداڵیەوە تا ئێستا ناژزانم چۆن دروست بوو ئەوەی کە بەبیرم دێتن ئەو وەختی ئەو کات ئینتەرنێت و شت نەبوو ئەو کات کەناڵەکانی شێک دوو کەناڵ بوون بەس مەسەلەن کەناڵی کەی کوردستان تیڤی بوو کەناڵی شەباب بۆی عێراق لەگە کەناڵی جمهوریەت العێراق من چاوەڕێم دەکرد سەیری بەغدام دەکرد ئەو کاتی کە منداڵ بووم جسرەکانم تەماشا دەکرد مزگەفتەکانم تەماشا دەکرد یەکسەر دیزاینم دەکردەوە ڕسمم دەکردەوە یان مەسەلەن لە زۆربەی ماڵەکانمان لە قەدیم وێنەی چەند باڵەخانە شتێکیان لە دیوارەکە دەدا من سەیرم دەکرد و یەکسەر خولیان بۆ دروست دەبوو کە ئەم دیزاینانە بکەم بە چۆن هەڵم گرتوون نازانم چۆن هەڵم گرتن بەس هەر پارێزگاریم لێ کرد زۆر ئاخر من ئەو سیفەتم هەیە من شتەکان زۆر بە جوانی هەڵدەگرم ئێستاش ئەوانم لە ماڵەوە لە ناو جانتەیەکدانەوە جانتەکە هی باوکمە تەمەنی جانتاکەش نزیکەی 56 ساڵێک دەبێتن ئەم شتانم هەموو لە ناودانەوە هەرزوو هەڵگەرم هیچی لێنە ئەوە ئەزۆر ئاگات لێبێتنە ئەگە بگەڕێیتەوە ئێرە شتێکی تێدا دەگۆڕێت چ شتێک دەڵی خۆزگە ئەو هەم لێ کردەوە باشتر دەبوو لە بۆ ئێستایی من ئۆکێ مرۆڤەکان بەوە جوانن کە جیاوازن لێک کەس لە کەس باشتر نیە تو جوورێکی من جوورێک تەمامە ئەو شتانێک کە بەسرم هاتووە لە منداڵیوە تا ئێستا ئەم دەقەی لێ دروست بووە و من ئەم دەقەیە مرتاح من ئەگە بگەڕێمەوە دواوە شریتەکەی دووبارە پێ بکەمەوە من هیچ شتێک ناگۆڕ ئەمە چیرۆکی منە ئەمە چیرۆکی هەموو کەسێک ئیتر ئەم چیرۆکە بەشی خۆش و بەشی ناخۆشی هەیە بەس هەتا ناخۆشەکان نەبن ئەمە ناگەینە ئەوە دەقەیە ئەمن ئەو دەفتەرە ئێستا لە دەستمدایە ئێستا تەمەنم 35 ساڵە من کە 9 ساڵم ئەو دەفتەرە لە دەستمدا دەکە فەرقی چەند ساڵ دەکە فەرقی 26 ساڵ تقریبا وانە 26 ساڵ ساڵی 2026 ئەزانی ئەم دەفتەرە ئەم 26 ساڵە چەند بەرزی نزمی دیتیەوە چەند ناخۆشی دیتیەوە چەند کەسی ئازیز لە ژیاندا نەماون
چەند کەس دڵت لێ ڕەنجاوە چەند کەسی نوێ هاتوتە ناو ژیانتەوە چەند گریاوی چەند پێکەنی چەند پارەت لێ خوراوە چەند پارەت بەدەستێناوە ئیتر کە دەست بەم دەفتەرە دەگرم ژیانی من وەکوو فلیمێک هەمووی دیتەوە پێش چاوم بۆیە قیمەت چەند قیمەتی لەسەردا بنی هەر کەمە چونکە ئەمە ئێستا کە چۆن دەستم خستە سەری یەکسەر مێشکم وەکو شەریت هەموو شتێک دووبارە دەکاتەوە بەس ئەگەر ئەمەم نەبوو شتەکان ئێمە مرۆڤ زاکرەی کورتە شت لەبیر دەکات تەمامە من هیچ شتێک ناگۆڕ بگەڕێمەوە دواوە ئەڵێم چۆن بوو شەریتەکە دووبارە بکەنەوە من ڕازیم بە بەشی خۆم ئەوەی کە خوددا بۆ منی داناوە من ڕازیم بە ئایلێ خۆم بە خێزانی خۆم من ئەوانم خۆش دەوێتن نامەوێت کەسی تر بێتە ناو ژیانم نامەوێت ژیانی من جوورێکی تر باە من بەو ژیانەی کە هەمە ڕازیم و سوپاس گوزارم سپاس بخوا خوا دەهێندەی ترتان باتێ درێژ بنیا ممنون سپاسە دەکەم سلامت بنیا خۆ حەز دەکەم زۆر عەتف و حەنانەتی زۆر دەستمەوە پێوە کەفز بۆ بۆ بەردەوام پێ سەرکەوتن سیارەکەم پساری قۆڵن سەرکەوتن قوربانی زۆری دەوێت کاک شێوان هەر گەنجێک کە باسی سەرکەوتن دەکاوە دەزانی چەند پایەیەکە هەموو کەسێک دەتوانێت پێسەر بکەوێ و دەگات بە شوێنێک بەڵام پایەکانی هیچ کەسێک بە هیچ کەسێکی تر ناچێت ئەوە مۆزوعێکی ترە بەڵام قسەکەم لێرەدا ئەوەیە کە ئایا هەموو کەسێک ئامادەیە قوربانی قورسانە بدات هەتا بتوانێت سەرکەوتوو بێت تۆ کە سەرکەوتوو بووی گەیشتووی بەم ڕۆژە قوربانیەک بووە کە زۆر زۆر قورس بووە لای تۆ هەتا ئێستاش بوو نمونە تەئسیرەکەی لەسەر تۆ ماوە من باوەڕم بەو شەی سەرکەوتن نییە کە سەرکەوتن لمتی نییە تاوان من ئەوڕۆ ئیشێکم کرد ئەوە کۆتایی ژیان نیە چاوت لە ئیشێکی تر ئێمە تەماحین ئێمە هەر حەز دەکەین زیاتر شت بێتە دەست ئینسان خۆی وایە زیاتر شت بێتە دەستمان زیاتر ئەگەر ڕانەوەستی و بەخۆت بڵێ بەسە چێژ لە ژیان وەربگرە حەز و خولیای وشەی سەرکەوتن وات لێ دەکا کە هیچ تامێک لە ژیان نەبینی بەلا ڕێدا دەتباتن ئەو سەرکەوتنە بە 2 دیناریش نامەوێت بۆ چییە بۆ چیمە سەرکەوتن بۆ من ئەوەیە من لە ماڵەوە دابنیشم ئارام بم مرتاح بم دڵتەنگ نەبم تۆزێک پارەم لە بندەست بێ بتوانە ژیانێکی بە ئەنگلیزی دەڵێن دیسێنتم هەبێتن سەفەر بکەم یەکێک پێویستی بە یارمەتیم بێت چ ماڵەوە بێتن چه هەر کەسێک بتوانم دڵی کەسێک خۆش بکەم بۆ من ئەمە سەرکەوتنە ئیتر هەر یەکە و بە سکێڵێکی گەورەتر بە حەجمێکی گەورەتر بەس تو بە من بڵێ تو چ بە گەنجان دەڵێ بۆ ئەوەی سەرکەوت و بۆ من سەرکەوتن مانایەکی فیلۆسۆفی هەیە لەوەی کە زیاتر مانایەکی داتا و ژمارەی هەبێتن داتا و ژمارەم نام ئەمە بۆ خۆ من ئارامی دەروونم دەوێتن بۆ من سەرکەوتن ئەوەیە هیچ شتێکی تر نیە ئەو ئارامی و دەرونێتەوان بە ئاسانی بەدەست ناگات هەموو خەڵک هەموو کەسێک بۆەوەی شەکات ژیانی خۆی لە بۆەوە تەرخان دەکات کە دابنیشێت لە ماڵەوە مرتاح بێت نفسیەن لای دوو برادر بووم لە ئیش ئێستا لێک لە پرۆژەکەم با گوتیان مەهندسەت و تمۆحت کەمە بۆ ئیشی گەورە ناکەی بۆ ڕیسکی گەورە ناکە نایکەم تو دەیکەی تو دەتوانی تو ئاوە چێژی لێ دەبینی من نایکەم ناوی دەنێ قەناعەت ناوی دەنەی تەمبەڵی هەر شتێکی لێ ناو دەنێ گرنگ ئەوەیە من قەناعەتم بە ئەحساسی خۆم هەیە قەناعەتم بەوە هەیە کە دەیکەم بە دوودڵی پێت ناڵێم نایکەم چوونە ئادەی نایکەم چ کێشە لەوەدا هەیە چ شەرم لەوەدا هەیە چ عیبە لەوەدا هەیە تو حەز دەکەی من زیاتر پارەم هەبێتن منیش حەز دەکەم من زیاتر پارەم هەبێتن بەس چ تەزحیەیەکی ئەبێ بۆ بدەم من ئامادەم ئارامی دەرۆنی خۆم تێک بدەم تا $2,000 $3,000 بێتە دەستم ناوەڵا ئەو شە ناکەم بەس لەوانە تۆ ڕەفیقی منی تو ئەو ئیشە بکەی و احترامی دەگرم هەر یەکۆ بە جوورێک بیر دەکاتەوە بۆ من نە بۆ من ئارامی ژیان
چکە ژیان زۆر کورتە بوو خۆمان وا مشەوش بکەین و غارەغارمان کردبوو بەسەی ساکاتی پشودانە ناقە هیچ کاتی پشودانێ من قەت ئەوە ناکەم بڵێم زۆر کەس بەم دەڵێتن تا تەمەنی 40 ساڵی ئیش دەکەم دواتر پشوو دەدەم من ئیمانم بۆ قسەیانە من ئەمڕۆ پشوو دەدەم و ئیش دەکەم ئیتر هەموو ڕۆژێک بەردەوام دەکەم ئەم ئێستا ئەو دقە ئەوە حقیقەتی ژیانمان ئێستا کی ئەڵە سبەی من و تو دەمینێ کەس نازانێتن مادە من ئێستا من و تو دێن باسی مناڵیمان دەکەین باسی ئیش دەکەین باسی پارە دەکەین باسی هەموو شتێک دەکەین پێ دەکەین دەگیرین ئەمە ئەمڕۆیە خلاص من ئەمڕۆ هەموو شتێک دەکەم سبەیش ئەگە گەیشتمە سبەی خوا تەمەن بدا هەموو شتێک دەکەم تۆزێک بە باشتر یعنی نابێ وەکو ئەمڕۆ بێت ئەبێ بە پلیکانێک بە هێواشی سەر بکەو من ئاوە بیر دەکەم و جا نازم ڕاستم یان لای تۆ ئێستاە ڕابردوو داهاتوو نییە بەس ئامادەش بەس گرنگی زیاتر بە ئێستا دەت بزانە لە ژیانی خۆت لە شتێک زۆر ترست هەیە بۆ نمونە هەندێک ئینسان هەیە کە با بڵێن یەک دوو خاڵیان هەیە کە دەڵێن لە دەستدانی دایکیان باوک ئەوە هێڵی سوورە و من دوایەوە ناتوانمە ژیان بکەم ینی با بڵێن کاک هەزارە هە کۆمپانیای هەبێ خاوەنی گەورەترین سوۆشیال میدیابێ یەکێک بێت لەو کەسانەی کە لە هەموو جیهان ناسرابێ بەڵام ئەو خاڵانەی هەیە بڵێن نەتوانم بە بێوان نەفەس وەربگرم لەو ژیان لە دوای ئەوان مانای نامێنێت لای تۆ چێکاک شێوە مردن عەدالەتی ژیانە ئیمانم پێ هەیە بەسەرمان هاتووە گەیشتومەتە قەناعەتێک کەس پاش کەس نامرێت کەواتە مردن ناخەینە ناو ئەو باسەوە زۆر دژوارە بە زۆر شتی لێ فێر دەبین خۆم بینیومە دوور بێ لە هەموو کەس بەس دەبی لەو ڕاستیە تێبگەین سبێ ڕۆژێ دوور بێتن داک و باوکمان لە دەست دەدەین خوشک و برامان لە دەست دەدەین خەڵک ئێمەی لە دەست دەداتن ئەمە سنەتی ژیانە ئەمە خوا ژیانی وا دروست کردووە کەسمان لە مردن ڕزگارمان نابێتن کەواتە ئەمە شتێکە خارجی ئیرادەی مرۆڤەکانە بە ئەمە لە لایەکدا بنێ کە ئەمەش ناخۆشترین شتە تەبان کەس حەز ناکە دۆست و ئازیزانی لە دەست بدات وەکو ترسی ترم چیە لە ژیان من ئێستا نازان پاش 2 ساڵی تر چۆن دەبێتن 2026 زۆر حەز بە تەنیایی دەکەم حەز نەک هەست و دەترسم وەکو ئەدیکشنێکی لێ بێت تۆنیانێ یعنی دایم هەز پێم خۆشە کە بە تەنیا بم پێم خۆشە هیچ دەنگێک و ژاوەک نەبێتن پێم خۆشە هیچ تەلەفۆنێکم بوو نێتن پێم خۆشە کەس ئیزعاجم نەکاتن پێم خۆشە بە تەنیا بم شتێک بکەم بۆ خۆم بیر لە شتێک بکەمەوە هیچ شتێک لە دەور ئەوە مانای ئەوە نییە کە من مەسەلەن ناموێ کەسەکان یان برادەرەکان ببینم زۆر جار زۆربەی کاتەکانوان بەس لە ناکەو مەسەلەن تەلەفۆن بۆ ڕەفیقێک دەکەم با یەکتر ببینین بچینە دەرەوە یان مەسەلەن تەلەفۆن بۆ خوشک و براکام دەکەم یان بۆ ماڵەوە دەکەم چکە هەمومان مرۆڤین هەمومان خۆشەویستی لە گیانماندا هەیە بە زۆربەی کاتەکان تەنیایم پێخۆشە زۆر جار کە هەندێک جار لە دەرەوە لەگە خەڵکێک شتێک دادەنیشم زۆر لەوە دەترسم پێی ئەوە دەبم تۆزێک پێی شتێک وام لێ دەکا کە بگەڕێمەوە ماڵەوە بۆ تەنیایەکە من دڵم بەمە خۆش نییە ترسم لەمە هەیە چونکە ئەوەندە ئارام بەخشە کە چوویە ناوە ترسم لی دەرنێ ترسی منی ئێستا ئەوەیە هیچ شتێکی تر نییە مردن ترسم بوو پێشتر ئێستا قبولمان کردو هەمومان دەمرین و پێویست ناکە بیریشی پێ بکەینەوە بەس دەزانین کەەوە حەقیقەتە خلاص ئامادەین بوو بەس ترسی هەرە گەورم ئەوە کە لە ژیاندا بی و بە تەنیابی کەک شێوان هەز ناکەیت ئێستا کاتیەوە هاتووە کابانێک لە ناوماڵەکە زیاد بکەیت کورە ناوەڵە ئەزانی نازم خەڵک ژنهێنانی زۆر بە ئاسان وەرگرتو من وە بە ئاسانی نابین من بەڕای من یەکێکە لە پیرۆستترین ئەرکەکانی ژیان یاخود کارەکانی ژیان
دوو کەس کە بڕیار بدەن تا کۆتایی تەمەنیان پێکەوە بن و مرۆڤی نوێ یان نەوەی نوێ بخەنەوە، ئەمە گەورەترین کارە. نازم خەڵک چونەوە بە ئاسانی وەریان گرتووە لە شەو ڕۆژێکدا بڕیار دەدەن و زەواج دەکەن و بەردەوام دەبن لە ژیان. من کە بێ دەکەم و زۆر پێم سەیرە چونەوە بە ئاسانی ئەو بڕیارە دەدەن. تو چون دەتوانی وا بە ئاسانی لەگەڵ کەسێک هەتا بڕیار بدەیت کە بگونجێ لەگەڵی بە هەموو کەم و کورتیەکانتەوە، بە هەموو تایبەتمەندیەکانتەوە، بە مودە جیاوازەکانتانەوە. تو ڕۆژانە 24 سەعات لەگەڵ کەسێک دەبی تا کوتایی تەمەنت. ئەگەر بڕیار وا بێ کە جودا نەبیەوە، چۆن بە لە ماوەی مانگێکیان دوو مانگ ئەم بڕیارە دەدەی؟ من وا بیر دەکەمەوە کە ئەمە ئەرکێکی زۆر زەحمەتە. هەڵبژاردننی کەسەکان ئەبێ زۆر حسابات و کتابی بۆ بکرێت. ئەوە بە ئاسانی نییە، چونکە ئێوە هەردووکتان پێکەوە ناژین، ئێوە مرۆڤێکی تر دێن نەژیانەوە کە منداڵەکانن. ئەی چۆن پەروەردەی ئەم منداڵانە دەکەن؟ هەر ئەو پەروەردەیە، پەروەردەیەک لە تو، پەروەردەیەک لە جیرانەکەت، پەروەردەیەک لە هاوشارەکەت، ئەوەیە کە نەوەی داهاتوو لێ دروست دەبێتن و وڵاتی پێ بەڕێوە دەچێتن. هەر ئەوەیە تێدەگەی لە چیا لەشتی بچووک پێک دێتن. ئیتر من زەواجێکم، ئەویتر زەواجێک دەکە، ئەویتر زەواجێکە لەسەر ئەو عقلێتی خۆمان نەوەیەکی نوێ دەخینەوە، ئەو نوێ گەورە دەبێتن لەسەر عقلێتی خۆمانەوەیەکی ئیتر هەر بەم جوورە بەردەوام دەبین. ئەمە کارێکی زۆر زەحمەتە، ئەمە کارێکی زۆر گەورەیە. من بە ئاسانی نایبینم. من بۆیش هەتا ئێستا سینگڵم و مەسەلەن هیچ خاتونێک لە ژیانمدا نییە، بەڵکی خەلەلەکە لە خۆمە، بەڵکی من کەسێکی توزانم ئیسعاج بم، بەڵکی من کەسێک بم بە تعاملکردن لەگەڵ من زەحمەت بێتن. من گلەی لە کەس ناکەم، من گلەی لە خۆم دەکەم، بەس ئەوە واقعەکەیە. یعنی ئیتر کەی کاتی کابانە خۆشم نازان بەڕاستی. من دژی بیرروکەیەکە نیم، بەس من لەگەڵ ئەوەدام کە زۆر بەوردی خوێندنەوەی بۆ بکرێتن و دیراسی بۆ بکرێتن و کە ئێستاش بەس ناکەی ئامادەیتیانی بەخوا من ئامادەم، بەس کە ڕێک نەکەوێت ئەگینە من ئامادەم، بەس چە شتەکە بڕیاردانەکە بۆ من زۆر زەحمەتە. من دژینیم لەگەڵ ئەو بڕیارەدام بە زەحمەتیش. زۆر زۆش یان لە سوشیال میدیا لە ستۆریەکانت دەیبینین شتێ بینی گاڵتە دەکەم زۆر جارەوەندە گاڵتەیە نیوەی گاڵتەی ڕاستیە ئیتر بە زەختێکی زۆرم لەسرە لە ماڵەوە، زەختێکی زۆرم لەسرە دای ئەم باڵە هەردووکیان دەستیان خۆش داکەم ڕۆژێ دوو جار تەلەفۆنم بۆ دەکا کوڕمژنت نێ ئەوە بە ئاسانی نییە شتەکە. بەس لە ژیانیش بەڕای خۆمەیانەوە لەوانەیە من ئەزمموی تەمەنی ژیانی ئەتو خێزانداری بیرڕای تو جیاواز دەبێت لەگەڵ نا پێش ئەوەش ئەو بیرڕایم پاشانە تو ناوێری بێ لەسەر شاشاوا بڵێ واو تو خێزانت لە ماڵەوە سەیرت دەکاتن. تو ئێستا هەر بڕیارێک هەر قسێک بدەیت دیپلۆماسی و سیاسی دەبێت. ئەوە شتێکی ترە شتت دەگرم لەوە چۆکێ بەس بە بڕوای خۆمیانی ژیان بۆ خۆشە کە هاوڕێگەیەک لە ماڵەوە چیت ئەوە ترسان ڕاستیە تزێکی سەعاجت کەم عکسەوە ئێستا پێشە و بابەتە ژیانی تەوان کۆتا سیزنە من خێزاندار نەبووم، بەڵام ئێستا سواز بۆخوا خێزاندارم، بەڵام هەر پێش ئەو پرۆسێش هەر ئەو بیرڕای کەساتیت گۆڕاوە کەسایەتیم زۆر ناتی ئۆکێ. بەڵام لەگەڵەوەدام کە ژیان بۆ جوانە کە لەگەڵ کەسێکدا بژیت لێت تێبگە لەگەڵت بێت، لە خۆشی و ناخۆشیەکان لەگەڵت بێت، دایە و بابا هەتا ڕۆژێک لەگەڵتە. بەڵێ بەڵام ئەبێت تۆش ماڵ و مناڵێکت هەبێ و بتوانانی ئەو نەوەیە لە بۆ خۆت، یعنی نازانمەوە ئەو بڕوای خۆمە ئینشاڵڵی تۆش دەبێنین دەینە مەراسیمەکەت. نازانم وەجە چەند ساڵیت کە منیش نازانم هەر بەچێتی خاگەورەیە. کاک شێڕوانجان زۆر بابەتەوە ماس کرد، وەڵام ئەو جارە حەز دەکەم هەندێک پەیام و شتوان هەبیتن دوای 10 ساڵ کە سێری ئەو ڕۆژاکەینەوە پەیامێک کتابێ بۆ ئەوە. من لێرە مەبەستەکەمەوەیە 10 ساڵی کاک شێڕوانی کاک شێڕوان مزوری
سێری ئەو ڤیددیوە دەکا سێر دەکاڵێ من لێرە ئاوا بووم ئێساوام لاتوە حەزەکەی لە ئێستا هەتا ئەو کات چ شتێک زۆر گۆڕانکاری بکرێ و چ شتێک وەک خۆی بمێنێتەوە من چ خۆزگەیەک دەخوازی من پێشتر کە هەر بیرۆ بچوون لەسەر شتێک هەبووە وەم دەزانی کە من ڕاستم و هەروە دەمینێتن بەرو باوەڕەکەم ئێستا شتێک گەیشتومەتە قەناعەتێک ئێستا کە بیر لە شتێک دەکەمەوە یان قسەیەک دەکەم دەڵێم لە ئێستادا من وا بیر دەکەمەوە تەمامە زۆرجە بیرم لەوە کردوتەوە کە پەرتووکێک بنووسم بەس من زۆر جار دەڵێم ئۆکێ من تەمەنم 35 ساڵە ئەو کاریگەریانێک کە لەسەر ژیانم هەیە وای لەم کردەوە بیرکردنەوەی من جۆرێک بێتن من ئەگە ئێستا ئەو بیرڕانم خستە سەر کاغەزێکەوە ئەوانە دەمینێتەوە بۆ هەتا وایە من لەوانە 15 ساڵی تر ئەو بیرۆبووچنەی ئێستام نەبێتن ئەی من چۆن سەیری ئەم پەرتۆکە دەکەم هەر تەئجیلم کردووە بەس لە ئەخیرەکەش وتم لەوانە جوانیەکەی لەوەدا بێتن کە سەیری ئەوە بکە کە پێشتر تۆ چۆن بوو ئێستا تۆ چۆنیە من ئەگەر ئێستا سەیری خۆم بکەم 15 ساڵی تر ئێستا لە بەرامبەرم بێتم ئەڵێم ئەزانم 15 ساڵی تر من لەوانە بیرۆبووچۆنی ترم هەبێتن بەس ئێستا پەشیمانیم لەو بیرۆبووچۆنەی کە هەمە چونکە چەند سەبەبێک وای کردووە کە وا بیر بکەمەوە تا مەزروم بگەمە ئەو ڕۆژەی 15 ساڵی تر بێم سەیری ڤیددیۆکەی خۆم بکەمەوە کە چۆن بیرم دەکردو چونکە ئێستاش هەندێک جار کە سەماشەی وێنەکانی ناو مۆبایلەکەم دەکەم پێش 10 ساڵ پێش 12 ساڵ هەردوو ئاسمانم فەرق من باوەرم بە گۆڕان نییە باوەڕم بە بەرەو پێش چۆن هەیە من هەر ئەو کەسەی 9 ساڵیم بە 306 دەرەجە گۆڕاوە ئەگەر من 10 ساڵی تر سەیری خۆم و ئێستا بکەمەوە هەوڵ دەدەم ئێستا هیچ هەڵەیەک نەکەم هیچ پەلەیەکیش نەکەم نەهاڵە نەپەلە زۆر بە ئارامی زۆر بە وشیاری پاش بیرکردنەوەی زۆر بڕیار لەسەر شتەکان بدەم اینجا لەسەر بچووکترین شت تا گەورەترین شت ئێستا زەمەنی تەکنەلۆژیایە هەر قسەیەک بکە هەر شتێک بکە دەمینێتەوە من نامەوێت پەشیمانیەکی زۆرم هەبێتن بۆ هەندێک لە کردارەکانم بۆ زۆر بە حەزەرەوە بە وشیاریەوە دەمێت بژیم و دەشزانم دەگۆڕم بەرەو پێش دەچم نەکرە گۆڕ تا 10 ساڵی تر ئەگەر پەرتووکێکت هەوە بەدەستی خۆت نووسیوەت خوێنەرێکی وەکو من دەهنیشتوە خوێندبایەوە حەزت دەکرد لە کام ڕستەی ئەو کتێبە زۆر قسەم لەسەر کردەوە تۆ قسەت لەسەر من کردبە یان من قسەم لەسەر کردبە لەسەرەوە ببایە جێی سەرنجت بەڵێ ئەزەم بیرم لە شتەنەوە کردوتەوە من هەموو جار بیر لەوە دەکەم ئەگە من پەرتووکێک بنووسم ڕۆژێک لە ڕۆژن دێمە سەر پرسیارەکەت بەس با بچمە ناو بابەتەکەی کەم جار تا بتوانم بە جوانتر وەڵام بدەمەوە بیرم لەوە کردوتە باشە ئەگەر بتوانم ڕۆژێک ئەو توانم هەبێت کە شتێک بنووسمەوە چی بێت ئۆکێ خەڵکێکی زۆر ڕۆمان دەنووسم من ڕۆمان نووس نیم من لە قەڵەمیش زۆر باش نیم لە نووسینەوە هەر بە جدیمە بەس من دەڵێم هەموو کەسێک مافی ئەوەی هەیە تعبیر بە عەرەبیەکەی یاخود دەربڕی هەست و سوزی دەرببڕێتن هەموو کەسێکمان وەکو مرۆڤ ئەو مافەمان هەیە هەست و سوزمان دەرببڕین ئەو شتانەی کە بەسەرمان دێت لە ژیانماندا منیش ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان شتێک بنووسم ئەو شتانە دەنووسم ئەو هەست و سوزانە دەردەبم کە لە منداڵیەوە تا ئەمڕۆ پێی گەیشتوم تێکەڵ بە کاریان دەکەم کارەکەشم چێ کڕین و فرۆشتنی خانوبەرەیە کەواتە کڕین و فرۆشتن و ژیانی تایبەتی تێکەڵی دەکەم دەبێتە یەک بابەت یەک پەرتوک بەس شتێک زیاتر لە هەموو شتێک کە سەرنجت ڕادەکێشێتن لەوانە ڕستەیەک نەبێتن لەوانەیە زیاتر سەراحەت ڕاشکاوی بابەتەکان بێتن کە سەرنجی تو ڕابکێشێتن کە ئەم پەرتوکە درامای تێدا نابێتن و ئەکتینگیشی تێدا نابێت وەکو سوشیال میدیا نابێتن ئەمە پەرتوکێک دەبێتن تو مناڵێک دەبینی لەوانەیە سەرنجەکەت بۆ ڕستەیەک نەچێتن لەوانە سەرنجەکەت بۆ ڕاشکاوی بابەتەکان بچێتن بە شێوەیەکی کشتی جەنابەت زۆر بە ڕاشکاوی بەناوبانگیت ئەو ڕاستگۆیە چ شتێک وای لێ کردووی کە زۆر ڕاستگۆ بێتیان بەڕای من ژیان زۆر ئاسانترە کە ئینسان ڕاشکاو و ڕاستگۆ بێت تۆ هەر درۆیەک بکەی
پاش دوو ڕۆژی ترە بێت درۆیەک بۆ ئەم درۆیە بدۆزیتەوە تو بەردەوام لە گەڕانی بە دوای حجەت و درودە بۆ ئەوەی دای پۆشی درۆەکانی پێشتر. من بەڕای من چونکە پێشم گوتیم کەسێکم ئارامی دەروون بۆ من زۆر زۆر گرنگە. یەکێک لە فاکتەرە هەرە سەرەکیەکانی ئارامی دەروون ئەوەیە کە ڕاشکاوی. ڕاشکاو چییە؟ بە ئینگلیزی قسەیەکە ئێستا خاازگەیشتومەتە ئەو قەنەعاتە I don't have to explain myself to anybody. پێشتر زۆر تەرکیزم لەسەر ئەوە دەکرد. یەکێک قسەیەکی وت بە هەڵدەستام شەرحی بابەتەکانم بۆ دەکرد و من لەبەر ئەمە ئەم کارە کردم. من بۆ بێم ئەم شتانت بۆ باز بکەم. من ئەم کارم کردومەتەوە. من ئیمانم پێوە قەنەعەتم پێوە سەبەبم هەبووە بۆی. پێویست ناکەم بێم هەموو شتێک بۆ تۆ ڕۆم بکەمەوە یان شەرح بکەم. تەمامە؟ ڕاشکاوی ئەبێک تۆزێک ناڵێم وشەی بێمنەت هەڵەیە بەس هەندێک جاریش باشە لەگەر ڕاشکاوی و ڕازگۆرێتەکە بێمنەتیش بیلەوەی بێمنەت بیلەوەی کە خەڵک چۆن بیر دەکاتەوە لێت تو مادەم بە ئینگلیزیەکە پێ دەڵێن subconscious mind و conscious mindەکەت هەردووکێ ئیمانێکی کامڵت بەو شتە هەیە کە کردوتە بە پێی یاسا و دەستورەکانی کۆمەڵگا و ئاین و ژیانی خودت مرۆڤاتی بەعام یعنی لە ڕێسا و یاساکان دەرنەچی هەر کارێکە دەکەی بەبێ ئەوەی کە ببێتە بێ ئیحترامی و بێ ئەدەبی بەرامبەر بە کەسانی تر تو پێویست ناکات بچی ڕوونکردنەوە بۆ خەڵک بدەی ڕاشکاو بە بێمنەت بە و بەردەوام بە. هەز دەکەم ژیان زۆر ئاسانەوە هەز دەکەم بارسوکیکی زۆر زۆرە لەسەر شانەکانت بارقورسی نامینێتن. من بخۆم باری خۆم قۆڕس بکەم پێشتر ئەگەر کەسێک لە من عاجز ببە من مانگی بیرم دەکردەوەم کەسە بوو لێم عاجز بوو ئێستا بیر ناکەمەوە لێم عاجز بووە ئەگەر منی خۆش بێتن دێت بە من دەڵێتن وەرە تو ئەم کارت کردو بۆ لێت عاجز بوومە ئەگەر لێم عاجز بێ بڕواتم پێ ئەوەی بگەڕێتەوە بۆ لای من دیارە ڕەفاقەتێکی ڕاستەقینە نەبووە ئێستا وا پیر دەکەمەوە. ئەکشێوانجیان چیوە لێ کردێ بۆ ڕاکارە دەسەر نبینیم لەو لایەنە ژیان کورت من بۆ هەر ڕۆژێ خەم لە یەکێک بخۆمیان لە شتێک بخۆ کورتە ژیان خلاص من لەو بڕوادەم هەر هەستێککە هەبێتن چ عاجز بووم بێت چ هەر شتێک بەرامبەر کەسێک من لە تۆ عاجم ئێستا دێن بە تۆ دەڵم کاکەم لێت عاجزم وەرە تۆ ڕەفیقی منی تو بۆ ئەو شتت کردووە یەکسەر ئیمانم بەوە هەیە قسە بکەن یەکسەر حەل بوو حەل نەبوو محاولێ بوو دێکەوە هەر فایدەی نەبوو خوازی لێدەنی تۆ فخوب چەندە تەمەنی ئینسان چەندە ئەو پەڕی هەتا 80 ساڵی 90 ساڵی بشی لەو 90 ساڵە تو 20 ساڵی نووسوی کەسمان تەمەنمان لە 40 ساڵی حەقیقی تێپار نابێتن اینجا من هەر ڕۆژێ بچم خەمێک لە شتێ بخۆم ئەوەندە دێنێتن یەک جار دەژی مادەم یەک جار دەژین هەوڵ دەدەم کە تا پێم بکرێتن بغەم نەخۆ یەک ژیانە یەک دەرفەتە یەک ژیانە بخەم ئەگەر یەک ڕستت هەبیتن لە بۆ ئەو بینەرانە و هەتا ژیانت ما بێ ئەو مەقتەعە بمێنێتەوە بڵێ هەتا ئێستا ژیان فێری کردم ئەو ڕستەیە ژیان چی فێر کردووی تاوەکو ئێستا تەوانەوە ئەحسابی داهاتووشە بوو بەیتۆ دەبیر بکەمەوە ئۆکێ ئەوە دەتوانین لە کۆتایی وەڵام نادەمێ ئێستا وەڵام بدەمەوە ئەزیڵی ئەزە بێ بیر بکەمەوە ئاوەکە بۆ بێنم هەموو شتێک تاوە کە دووبارێکەوە ئەگەر بڵیت ژیان بێک ڕستە پێم بڵیت ژیان فێری کردم تۆ تاویکە بۆ شایەکە ئەوە لە بۆ بینەرەکان و لە بۆ تاویەوەی کە تا ژیانت مایە ئەو مەقتەع لە بۆ تاوی ژیانتە هەم هەتا ئێستا کە ئەو چەند ساڵە ژیاویت ئەوەی کە لەو دەستەوە دەستی پێکردووە هەتا ئێستا ژیان یەک شتی فێر کردم تو دەتوانی دەوڵەمەندترین کەسی دنیاوی بێ ئەوەی بە پارە دەوڵەمەند بی و بە ئەنگلیزیەکە دەڵێن I mean it یعنی پڕ بەدڵ قەناعەتم بەم شتێ هەیە دەتوانی بۆ من دەوڵەمەندی چییە؟ دەوڵەمەندی بۆ من ئەوە پێ بکەنم دەوڵەمەندی بۆ من ئەوەیە هەر کاتێک ویستم شتێک بکەم within budget بە ئەنگلیزیەکەی دەڵێن بکەم بۆ من ئەوەیە بتوانم ساڵێ دووجار سەفەرێک بکەم بۆ من ئەوەیە بتوانم
ڕای خۆم دەرببڕم بێ ئەوەی بترسێم تەمامە پێگەیەکت هەبێتن بێ ئەوەی کەس پێت بڵێتن ئەم شتە بکان ئەم شتە مەکە ئەم شتانە بە پارە ناکردرێت تەمامە دەوڵەمەندی یعنی ئازادی من چ لە پارە بکەم ئەگەر هەردوو دەستم ئاوە کەلەم چەکرابێت من چ لە پارە بکەم ئەگەر مێشکم زنجیر کرابێت ئەو پارە چی استفادێ هەیە پارچە کاغەزێکە و لە ناو بانقەکەتدا و تۆ نامەوێت بۆ من قەنەعەتی کاملم بەوەیە دەوڵەمەندی یعنی ئازاد بوون ئەوە بۆ هەموو کات و بۆ هەموو ساتێکیش دەگونجێتن لە زمانی ئیمپراتۆریە قەدیمەکانەوە هەتا 2000 ساڵی تریش دراو چ دەگۆڕێتن دراو شکلی دەگۆڕێتن قیمەتی دەگۆڕدرێت تەمامە بۆ من ژیان یعنی ئەگەر شتێک بێتە پێش چۆم ئەوەیە کە پارە هەموو شتێک نییە دەتوانی کەسێکی دەوڵەمەند بی بێ ئەوەی کە خاوەن پارەیەکی زۆر بیت هەموو کەسێک دەتوانێتن ئەم یاسا جێبەجێ بکاتن لە هەموو کات و لە هەموو شوێنێکدا طبعا مبالغەیەکە بڵێم هەموو کەسێک بەس هەموو کەسێک ڕێی تێدەچێ کە ئەم شتە بکات ئەی چیت هەیە بۆ قسەی دڵخۆشی بە پارەیە بۆ نمونە دەڵێم وەلەو کە نەسیحەتە نە هەندێک شتی پارەیەکە بە پارە ناکردرێتەوە قسەی لەسەر نییە هەردووکە ڕاستە دڵخۆشی دەداتن و ناڵێم عاجزی دەداتن بەس ئارامی دەروونت لێ دەسێنێتەوە شتێکت لێ وەردەگرێ شتێکت دەدات ناڵێ هەموو شتت دەدەبێ دەڵێ بینە پارە قەت ناڵێ ها ئەڵێ من هاتمە ناو دەستت توش بینە شتێکم بەرێ تەمامە ئەو کەسانێک کە زۆر دەچنە ناو پارە و ناو هزر و بیری دەوڵەمەند و بزنس ئەوانەوە باوەڕە تەبێت زۆریان خەویان لێ نەماوە شەو درەنگ ئەخەوە دێنەوە بە من ئەڵێن ئێمە هیلاکین ماندووم ئەوە ئەەکەم ئەبێ ئەوە بکەمەوە هەموو جا پێیان دەڵێم ئەمە ڕاکە بۆچی مەبەستت چێ لەمە مەبەستت ئەوەیە کە 20 ملیۆن دلارت هەبێتن ئەی دواتر چی خانوویەکی خۆش دەبێ ئەوە هایدت ئێستا سارێکی جوانە دەبێ ئەوە هایدت ئێستا سەفەر بکەی پارەی سەفەرت هەیە ئەم ڕقەمەکە گەورە دەبێتن لە ناو بانک چ پەیامێکی بۆ تۆ هەیە چونکە چەندێکی گەورە بێ هەر ڕازی نابی تەمامە پێشتر نمونێک بۆ باسی خۆم بکەم بۆ پێ دەڵم کە شتێکت دەدات شتێکت لێ وەردەگرێتەوە پارە پێشتر ئەگەر من 5,000 دلارم هەبا لە ئیش بە دەستم کەوتبە یان 6,000 دلار لەم 10 ساڵی ئەخیر تا ئێستا من دام دەنا دەمگوت 3,000 بوو سەفەر 2,000 هەڵدەگرم کە هاتمەوە ئیش پێ دەکەمەوە زۆر دڵم خۆش بوو ئێستا ئەو 5,000 بوویتە 50,000 الحەمدولله ئەو 50,000 ئەجەبە بە نمونە دەیهێنمەوە وەکو پێشان نییە ئەوەندەی بیر لەوە دەکەمەوە کە زیاتر بەدەستی بێنم ئەوەندە بیر لەوە ناکەمەوە کە زیاتر چێژی بکەیت زۆر هەوڵ دەدەم خۆم لەو داوە ڕزگار بکەم زۆر هەوڵ دەدەم وەم لێ نێتن کە دەستم ببەستێتەوە مێشکم ببەستێتەوە ببێتە هەموو شتێک نامێ ببێتە هەموو شتێک پارچە وەرەقەیەکی پیس کەچەڵی بەس ژیانیش خۆش دەکاتە درویەگە بڵێ پارە ژیان خۆش ناکات وەسیلەیەکە ژیان ئاسانتر دەکات تو ئەگەر نەخۆش بی پارەی زیاترت هەبێتن چارەسەری باشتر وەردەگری دەتوانی لە ماڵێکی خۆشتردا بشی دەتوانی دوورتر سەفەر بکەیت دەتوانی یارمەتی خەڵک بدەیت هەم خێر و هەم دین و هەم دنیاوەکەی دەڵێ دەتوانی زۆر شتی باش بە پارە بکەی بەس هەموو شتێکیش نییە هەموو شتێک نییە زۆر مەترسیدار ژیانی پیشە لای تۆ چیە هەتا ئێستا من ژیانی پیشەیم نییە ژیانی من ژیانی منە ژیانی من تێکەڵێ ڕۆژانە لەو شتانەی کە لە ماوەی 24 سەعاتدا دەیکەم خۆشترین ڕوتینیاتی ژیانت شەو کە دەچمە ناوجێک زۆر خۆشەکە پەڕەی دەفتەرەکەت قەپات دەکەی دەڵێ ئەمڕۆ هەموو شتێک تاو سەردادەنم لەسەر باڵیفەکە و دەخەوە ئەمە خۆشترین بەشی ڕۆژەکەمە چکە دای من هەز بە مرتاحی دەنم یعنی هەوڵ دەدەم لە کە هەڵدەستم لە بەیانی تا شەوەکەی هەر هیچ نەبێ شتێک بکەم کە بڵێ من ئەمڕۆ شتێکم کرد شتێک فێر بووم
بەدەست بەتاڵی نەچمەوە ناو جێگا قەت هەر کاتێک بەدەست بەتاڵی چوو بێتم درەنگتر خەوت. ئیتر ڕوتینیەکانی تریشی تر وەرزشە و چاوقاوە وەرزشی ژێرباران و کەگە بەبیرت بێت لە پارک و زۆر سێری زنجیرە دراماکان دەکەم و کۆنتنتی سوشال میدیا دروست دەکەم و ئیتر من لە ڕوتینی ماڵۆم زۆر حەز لێ ئەگە مەجبور نەبم ناچمە دەرەوە هەر بەجدی مەجبور نەبم لە ماڵەوە دەرناچم مەس لە ماڵەوە ئیش دەکەم بۆیە پێ دەڵم ژیانی پیشەیم نییە هەموو ژیانم یەک ژیانە. ئەگە کۆمەڵە کەسێک بێن ئەمەم لێ وەرگراگینی هەر لە ناو دەستم دەبێت ما لە دەستمە بێ ئەو بە پارێزگای دەستی لێ دەدەم کاریگەری لەسەر قسەکانیشم دەبێت ئەوە لە ڕووی زانستیەوە هەر خۆی وایە ینی لەمس زۆر تەسیری هەیە یەکەم شت فکرکردنە دوایە کە سیرکردنە اینجا لەمس مۆڵە بم دۆشکە کە دەستی لێ دەدەن هەر کۆم ینی هەر ئیتێت و لەگەڵ منداڵێک قسە دەکەەوە باشترە ڕاشکاوترم لەگەڵ کاک شێوانجان کۆمەڵە کەسێک بێن یەک دنیا پارەت بخەنە بەردەست بڵێن پرۆژەیەک بەدڵی خۆ دروست بکەن لە بۆ خاکی کوردستان چ شتێک دروست دەکەی لەوانەیە و قسە بکەم خەڵکانێک کە بێ گاڵتەمان بکەن چکە من هەر لە ژیانی ڕۆژانەمدا شقە و خان و دەفرۆشم بەسەوە ئیشی منە پیشێ منە بەس ئەگەر من ڕۆژێک لە ڕۆژان کارێک لە دەستم بێتن بتوانم کارێک بکەم گرنگترین شت پەروەردەی حکومی بەرەو پێشتر دەبە هیچ شتێک بۆ وڵات لەمە گرنگتر نییە سیستەمی پەروەردە ئیتر ئەمە هەم بە بەرەو پێشترتنی قوتابخانەکە لەگەڵ تەندروستیش تەبان هەردووکیان هەمیش بابەتەکانیان چونکە لە پەروەردە ڕایەکە ژیانی وڵاتەکان ژیانی نەتەوەکان باشتر دەبێتن و بەرەو پێشتر دەچێتن. من ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان شتێک لە بندەستم بوو ئێستاوا گرنگی پێدەدرێتن بە زیاتر هەموو تەرکیزم لەسەر پەروەردە دەبێت چونکە من بەبیرم دێتن من کە منداڵ بووم لەسەر بلوک دانیشتمە سەفی پولی یەکەمی سەرەتایی تێداکەم پارچە قوماشێکی دامێکە لەسەر بلوکەکە دابرم چونکە زۆر سارد بووە ئەو وەختی هەتا تۆزێک گەرممان بکاتەوە. پەروەردە و تەندروستی لە هەموو شتێک گرنگترە لە هەموو باڵەخانێک گرنگترە بۆ ئەوەی نەتەوەکان بەرەو پێش بچن بۆ ئەوەی کوردستان بەرەو پێش بچێت. ئەو کۆڕۆنێک کە ئێستا حکوومەتی هەرێم دەکاتن کاری زۆر باشیان کردو لەم چەند ساڵە خاص زۆرترین شت کە دڵی منی خۆش کردووە ئەو پۆند و بەنداوانەیە کوردستان ژیایتەوە. ئێستا من هەموو جارێ بە خەڵک دەڵم پێش 4 ساڵ بە حەیرەمان نەبوو لەیکمان نەبوو دەریاچەمان نەبوو ئێستا هەولێر 2 دەریاچەی لێیە زۆر هەستێکی خۆش زۆر هەستێکی خۆشە. لەگەڵ ئەمەشدا پەروەردە و تەندروستی هەموو کەسێک مافی ئەوەی هەبێتن کە بچێتە قوتابخانەیەکی حکومی یان خەستەخانەیەکی حکومی بەبێ ئەوەی دوو دڵ بێتن لە هیچ شتێک. بەم دەفتەرە قەت ڕێباتێکی 9 ساڵەی کاک شێروان بەرامبەر دایکی دانیشتووە چیت هەیە بۆ دایکت؟ وەکو مناڵێک چیم هەیە بۆ دایکمیان وەکو ئێستا چیم هەیە هەموو ئەو شتانەی کە کردێت من هەموو جەر باسیەوە دەکەم خۆشەویستی دایک و باوکی کورد بەرامبەر بە منداڵەکانیان ڕازگوترین خۆشەویستی بووە بەس معنای ئەوە نییە کە نەرمونیان بووینە چکە ئێمە هەر لە شەڕ و ناخۆشیدا گەورە بووینە هەموو جارێ. ئیتر من هەموو جار دەڵێم زەحمەتترین ژیان کە کەسانێک بەسەری بردبێتن دایک و باوکی ملەتەکەمان بووە. چەندەها دایکمان هەیە مێردەکانیان شەهید کراون ئەنفال کراون ئیتر مناڵەکانیان وا بەخێو کردووە. من داپیرم مەسەلەن باز دەکاتن کە چەند بە نەهامەتیەوە کە بە گەنجی باپیرم ئەمری خۆی کردووە 6 یەتیمی بەخێو کردووە. هەرچە وشەیەکیان بوو دەرببڕی ناکاتە ئەوەی ئەوان کردووانە. من ئەگە ئێستا لە بەرامبەر دایکمدا بنووشم بەمە یەکشتی پێ دەڵێم من تۆم خۆش دێ و تەمەنت درێژ بێت چونکە هیچ قسەیەکی تر نییە کە بتوانێتن
یەکسان بێتەوە لەگەڵ ئەو هەمووی کە دایکەکانمان دەیکە نە هیچ وشەیەک وەسفی بوو دەکرێتن نە بە هیچ پارەیەک قەرەبوو دەکرێتەوە چکەوان ژیانی خۆیانیان لەسەردانە ئیتر ژیانیش گەورەترین سەکرفایسە بە ئەنگلیزیەکەی دەڵێن کە کاکشێوان بە درێژای پرۆگرامەکە لە چەند خاڵێک دیقەتیەوەمدا کە زۆر احتمام بە ئارامی دەرونی خۆت دەرەی خەوت زۆر شتت یان زۆر بە هادی وەرگرتیە بە ئارامی وەرگرت نەک بە سترێس وە ژیانێکی قەڵەباڵغ ژاوەژاو ئەو هەموو شتەش دەکەیت حەز دەکەم چەند ئەوەکمان پێ بڵێ هەم لە بۆ خۆمان هەم لە بۆ بینەرەکان شتێک وە لێ دەکەوەندا ئارام بێ ینی لە هەموو لایەکەوە چکە ژیانەکە وایە ینی ئەگەر باسیەوە بکەین ئەگەر ژیانی بە سەهلی وەربکرین ئەوە تاو تابێشێکە زۆر بەسیتە من ئەگەر لە هەر شوێنێک دەنگە دەنگ زۆر بوو یان قەڵەباڵغی زۆر بوو تو کەمتر تەرکیزت لەسەر خۆت دەبێتن زیاتر شتەکان دەبینی تەرکیزت لەسەر خەڵکانی تر دەبێت لەسەر کەسانی تر دەبێتن پێی ئیزعاج دەبی کەمتر کاتت بۆ خۆت دەبێتن بەس کو بە تەنیا بووی لە ماڵەوە بووی ئارامی دەروونت هەبوو هەموو هزر و بیر و هۆشت لەسەر ئەوەیە چۆن خۆت بەرەوە پێش ببێت چون ببێ کەسێکی باشتر ترکە گەیشتی ئەو مەرحەلەش تووشی ئەدکشن دەبی لەسەری من بوویە زۆر حەزم لەوەی حتا من کە باوەڕتە بێ دەچمە دەرەوە یان وڵاتەکان یان شتەکان ئەو کاتی سەفەر دەکەم کە وڵاتەکە زۆر قەڵەباڵغ نەبێتن چوومە یابان خەڵک مانگی 4 دەچتن مانگی 2 چوو حەزم زۆر لە قەڵەباڵغی و ئیزدیحام نیە زۆر حەزم لە شوێنی ئارام و هەز دەکەم دەتوانم زیاتر ئیش لەسەر خۆم بکەم بۆی بمە کەسێکی باشتر ئەوە مەبەست سەبەبەکە هیچ هۆکارێکی تر نییە کە بڵێ هۆکارێکی فەلسەفی لە پشتیان شتێکێت سمپل ئازدات نە تو منت مخەدەر کردووە هەر دەستی لێ دەدەم ئاوەڕێیم دەگۆڕێک سەر هەر لێرە بێتن یاڕە پێرەوەها ببینێتم بە ساقی هیچی لێنێت زۆر بە جوانێ ئەوە 4 ساڵە 99 27 ساڵە 27 ساڵە یەک پەڕەشی نەدراوە وەڵە پڕێکی دراوە لێ بە درۆز ئینتەرنێت ئاوت دەشیز نییە ئەوەش دەشیش نییە کاک شێوان لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستەکەمان تاوان سیزنی نوێ بوو ستۆدیۆی نوێ بوو حەزم کرد لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم بەڕاستی من زۆر سوودم لە جەنابەت بینی ئەو دانیشتە لە بۆ من زۆر مانای هەبووە تا مابم لە بیری ناکەم دانیشتن لەگەڵ تۆ تامێکی زۆر جیاوازیە بوو بە تایبەت لەگەڵەوە لەگەڵ جەنابەت زۆر خۆشحاڵ بووم بە ناوی خۆمەوە و بە ناوی بینەران و بیسەران زۆر سوپاس کۆتا پەیامت هەبیتن لەسەر پۆدکاستەکە لەسەر دانیشتەکەمان و لە بۆ بینەران و بیسەرانمان و کۆتایی پێدێنین من چێژێکی زۆر تایبەتم بینی چونکە تو چوە ناو چەند بابەتێکەوە کە من زۆر لە مێژ بۆ هەستم بەو شتانە نەکرده بوو بۆ بووم پرۆگرامەکە زۆر تایبەت بوو چ پەیامێکم هەیە پەیامەکەم ئەوەیە لە ئێستاوەی کە لە خەیاڵمدا چکە هەر جارەوە بە جوورێک بیر دەکەینەوە بە هەمومان ئەوە لە بیر نەکەین کێ بووین و لە کوێوە هاتوین با ڕابردوومان لەگەڵمان بێتن بۆ ئەوەی قەت وامان لێنێتن کە خەڵکانێک ڕقیان لێمان بێتەوە یان بە خۆپەرست و بە کەسانی لە کۆمەڵگە دەرچوو ناومان ببن بۆیە گرنگە هەمومان گەنجەکان بە تایبەتی بزانین ئێمە کێ بووین و لە کوێ هاتون و داکو باوکمان ئێمان چۆن بەخێو کردەوە چەند ژیانێکی زەحمەتمان هەبووە تا ئێستا بتوانین لەمڕۆ لە کوردستان لەم ئارامیەدا بژین بزانین چەند شەهیدمانداوە چەند پێشمەرگەمان شەهید بووە تاوەکو ئێستا بتوانین چەندەها نەتەوەی جیاواز چەندەها ئاینی جیاواز چەندەها بیرروباوەری جیاواز لێک زەوی یان لێک هەرێمدا دەژین کە هەرێمی کوردستانە با ئەو شتانەمان لە بەرچاو بێتن و قەدری بزانین ئینشەڵڵا هەر بەرەوە باشتریش دەچێت زۆر سپاس بۆ تۆ زۆر مامنون زۆر سپاس سەلامەت تاوەکو ئێستا بینەری پۆدکاستەکەمان بوون زۆر سپاسان دەکەم ئەوان لە دوای ماوەیەکی زۆر لەگەڵتان بووم دوای 8 مانگ ئەمڕۆ پرۆگرامێکی زۆر تایبەتمان کرد لەگەڵ کاک شێوان مزوری
ومێد دەکەم زۆر سووتان لە بابەتەکان بینێ بێ تاڵقەیەکی تر تا پرۆگرامێکی تر تا کەسایەتیەکی تر بە خوداتان دەسپێرم و خوا ئاگادارتان بێ.